سەرۆکی شارەوانی کیێڤ دەڵێ لە دەرەنجامی تۆبارانێکدا لە کیێڤ کەسێک کوژراوە و 19 کەسیش بریندار بوون. وەزارەتە بەرەڤانی رووسیا دەبێژە شەر لە باژارێ ماریۆپۆلیە ئوکراینای بەردەوام. ئاخۆ دوای 11 ساڵ شەڕ لە سووریەیە کورد چۆن هەست دەکات؟ تەماشاچی لێ خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن من جانە دیلان ئومیدەوارم دەمیگی خۆش وەلمان بوونە سەر. سلااو و ڕێزێ من ساڵح دەمی جەرجی بۆەوە بنێرن هێژە. بەری چەند دەمژمێرانج پەیوەندیە تەلەفۆنی دەناڤڕا سەرۆکên ئەمریکا و چینێدا وەزارەتە دەرڤەیە چینێ گوت دێ هەردوو سەرۆکە پرسگیرێکا یوکراینای گوتۆبێژ بکەن. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن و چینێ شی جینگپینگ بە ریە تەلەفۆنی ئیرۆ داخەون دە دەمەکێدا کۆشکا سپی هشداری دایە کۆ دابینکردنا بێژینی یا ئالیکاریên لەشکری و ئابووری بۆ رووسیایە دە شەرێ دژی یوکراینادە دێ ئەنجامên تند هەبن ji aliyê Washington û hevalbendên wê ve. Pevdarê Wezareta Derveya Çînê ev axaftin wekû derfeteke girîng ji bo herdû aliyan bi nav kir ku dê têde nerînên xwe li dor Ukraynayê parve bikin. سەرۆکی شارەوانی کیێڤ ڤیتالی کلیتشکۆ لە ڕۆژێهێنی وتی لە دەرەنجامی تۆبارانکردنێکدا بۆ سەر گەڕەکی ڤینۆ هەرەدار لە لیواری شارەکەدا کەسێک گیانی لە دەستداوە و 19 کەسیش بریندار بوونە. کلیشکۆ لە کاتی سەردانی شوێنی ڕۆداوەکەدا وتی تۆپێک کەوتووەتە نزیک ماڵێک باخچەیەکی ساوایان و خوێنگایەک و وتیشی 4 منداڵ لە نێو بریندارەکاندان. ڤیتالی کلیتشکۆ شەڕی ئوکرانیا بە شەڕی دژ بە هاوڵاتیانی سڤیل ناوبرد. لە تاخا پودێل یا باژارێ کیێڤ هەریکێم کەسێک هاتە کوشتن و هەژمارە کەس بریندار بوون دە ئەنجاما تۆبارانێدا لە گۆر خزمەتên تەنگاڤیان. پشتی ێریشەکێ ئاگر بە ئاڤاهەیەکێ کەت و نێزیکی سەد ڕوونشتوان ji ئاڤاهiyê hatin derxistin û tîmên agirkuştinê agir vemirand. Hêzên Rûsî li bajarên dinên Ukrayna jî êriş pêk anîn û bi mûşekan êrişî aliyê Rojavayê bajarê Lviv kir. Ev êriş dibin di demekê de ku serkirdeyên cîhanê banga vekolînan dikin li dor êrişên Kremlin li dijî armancên sivîl di nav de jî dibistan, nexweşxane û navçeyên rûniştina sivîlan. سەرۆکی شارەوانی لەڤیڤ وتی موشکەکانی دەمۆبەیانی ڕۆژی هێنی کەوتونەتە نزیک فڕۆکەخانەی شارەکە لە کاتێکدا هێزەکانی رووسیا لە هێڕەشەکانیاندا لە شارێکەوە بۆ شارێک بۆ سەر ئوکرانیا بەردەوامن کە نەخۆشخانەکان خوێنگاکان و ئەو ساختمانانەی کە هاوڵاتیان بۆ خۆپارەستن لە هێڕەشەکان تێدا خۆیان پاراستووە بۆ باران کراون. بە پێی هاوسەنگاندنێتەوەی گرتوەکان فەرەتر لە 3 میلیۆن کەس لە ئوکرانیا هەڵاتون. لە باژارێ خارکیێڤ jî agirkujan agirekî mezin li bazara herî mezina bajêr re vemiran di encama towbarana hêzên Rûsî de li gor xizmetên tengaviyan yên Ukraynayê. Di dema agir vemirandinê de êrişeke din bû û di encamê de agirkujek mir û yekî din birîndar bû. Dora sed agirkuj tevlî operasyona vemirandina agir bûn da ku rê li agir bigirin û nehêlin ew bigihin avahiyên din. وەزارەتی بەرگەری رووسیا ڕایگەیان شەڕ لە شاری ماریۆپۆل بەردەوامە بە پشتیوانی هێزەکانی رووسیا لە هێزەکانی کۆماری دۆنێتسک. ئیگۆر کاناشینکۆف وتە بێژی وەزارەتەکە کە لە کۆنفرانسێکی ڕۆژەماوانیدا لە ڕۆژی هەینی قسەی کرد وتی کۆکردنەوەی هێزەکانی کۆماری گەلی لۆهانسک بە پشتیوانی هێزە لەشکارەکانی رووسیا فرەتر لە 90% خاکی کۆمارەکەیان ئازاد کردووە. وتیشی لە کاتی شەودا سیستمی بەرگری ئاسمانی و فڕۆکەی ئاسمانی رووسی 6 فڕۆکەی بیفڕۆکەوانی ئۆکرانی لە ئاسماندا خستوەتە خوار لە نێوانیان بەیرەقداری TB2 هەروەها لەشکەر و فڕۆکەی بیفڕۆکەوان لە 81 بنکەی سەربازی ئۆکرانیانیان داوە. ئاخافتنا سەرۆکی ئوکرانیا ڤلۆدیمیر زلێنسکی یا ڕۆژە چارشەمێژ بۆ کۆنگرێسا ئەمریکی ku têda spasiya Amerîka û serok Joe Biden kiribû û daxwaza piştgiriya leşkerî û herwiha cezayên bêhtir li dijî Rûsyayê kiribûn, reaksiyonên hin qanûndanerên Amerîkî bi xwe vegirtin. Agahiyên bêhtir di vê raportê de.
ساتێکی ناخەژێن لە کاتێکە ئەندامانی کۆنگرێس چەپڵە بۆ سەرۆکی ئۆکرانیا لێدەدەن. دوای 3 هەفتە لە شەڕکردن دژی داگیرکاری رووسیا، ڤۆڵۆدیمیر زێڵنسکی قسەی بۆ ئەنجومەنی یاسادانانی ئەمریکا کرد. زێڵنسکی ڤیدیۆیەکی پیشانی ئەندامانی کۆنگرێسدا کە دەریەخات هێزەکانی رووسیا شارەکانی ئۆکرانیا خاپوور دەکەن. ئێمە لە پێناو بەهاکانی ئەوروپا و جیهاندا شەڕ دەکەین، گیانی خۆمان بۆ داهاتوو بەخت دەکەین. بۆیە ئەمڕۆ گەلی ئەمریکا نەک تەنیا یارمەتی ئۆکرانیا بەڵکو ئەوروپا و جیهانیش دەدات بۆ هێشتنەوەی ئەم هەسارەیە بە زیندوی و دابینکردنی دادپەروەری لە مێژوودا. جارێکی دیکە زێڵنسکی داوای لە ئەمریکا و هاوپەیمانەکانی کرد ناوچەیەکی دژەفڕین بۆ ئۆکرانیا دابین بکەن و لە شەڕانگێزی رووسیا بیپارێزن. ئەگەر ئەمە داوایەکی گەورەیە بەدیلێکی دەخینە بەردەمتان. دەزانن چی جۆرە سیستەمێکی بەرگریمان پێویستە، S300 و سیستەمە هاوشێوەکانی. دەزانن چەندە پشت بە توانەکانیان بۆ بەکارهێنانی فڕۆکە لە شەڕدا دەبەستن. فڕۆکەی بەهێزمان پێویستە بۆ بەرگریکردن لە گەلەکەمان، ئازادیەکەمان و خاکەکەمان. کاتێک سەرۆک جۆ بایدن ناوچەی دژەفڕینی ڕەت کردەوە چونکە دەڵێت دەبێتە هۆی دروستبوونی شەڕ لەگەڵ رووسیادا، ئەندامانی کۆنگرێس بژاردەی دیکەیان خستە ڕوو. زۆر سیستەمی موشەچی دژەفڕۆکە لە ناوچەکە هەن کە دەکرێت کاریگەر بن. S300 یەکێکە لەو سیستەمانە. خۆیان سیستەمەکان هەیە، دەزانن چۆن بەکاری بێنن. چەکی زیاتریان پێویستە بۆ بەکارهێنانی سیستەمەکەی خۆیان. بەواتایەکی دیکە موشەکی زیاتر، چەکی زیاتر و هەموو شتێکیان دەوێت. بەڵام یەکسەر دەیانەوێت. دەبێت داهێنەر بین و ڕێگەیەک بدۆزینەوە تا یەکسەر ئەو چەکانە بۆ ئوکرانیا بگوازینەوە. ئەندامانی کۆنگرێس بە شێوەیەکی ئەرێنی وەڵامی داواکەی زێڵنسکیان دایەوە بۆ زیادکردنی سزای ئابووری بۆ سەر رووسیا. پێویستە سزاکان زیاد بکەین و دڵنیابین کە هاوپەیمانەکانمان لەگەڵماندان، چونکە سزاکانمان ئەو کاتە کاریگەر دەبن کە فرەلایەن بن و لەگەڵ هاوپەیمانەکانمان بە هەماهەنگی بیانکەین. ئەو ڤیدیۆیەی زێڵنسکی پیشانیدا پێدەچێت کاریگەری لەسەر هەندێک ئەندامی کۆنگرێس کردبێت کە دەڵێن بۆ چوونیانی لەسەر شەڕەکە گۆڕیوە. هەموو بڕیارەکان کە دەیدەین پشتیان بۆ بیرۆکەیە بەستووە. دوجار هەر دەدۆڕێن. پێم وایە دەبێت ئەو گوتارە بگۆڕن، بەتابەتی گە گوتارێکی هێندە کاریگەر و هاندەرانەی وەکو ئەوە دەبینیت دەکرێت ئۆکرانیەکان بیبەنەوە. سەرۆک بایدن ڕۆژی سێشەمە پرۆژەیەکی واژۆ کرد کە بەهای زیاتر لە 13 ملیارد دلار کۆمەکی مرۆیی و سەربازی بۆ ئۆکرانیا دابین دەکات. شارەزایان و کاربەدەستان لە زۆر وڵاتانەوە دەڵێن بەردەوامی فراوانبوونی ناتۆ بەرەو ڕۆژهەڵاتی ئەوروپا هۆکاری سەرەکی ململانی رووسیا و ئوکرانیایە بۆ ئەم بارودۆخەی ئێستاکە پاش شێڕشی داگیرکاری رووسیا بۆ سەر ئۆکرانیا بێجگە لە یارمەتی لەشکری و مرۆیی پابندی ناتۆ بەرامبەر ئەم وڵاتە ئەوروپاییە چییە؟ هاوکارمان دەخیلی شەموو ئەم راپۆرتەی ئامادە کردووە. بتر ji sê heftiyan derbas dibin ji demê ku Rûsya dest bi şerê dagirkirina Ukrayna kirî. Wêrankariyên vî şerî li pêşçavên cîhanê diqewmin. Ji yekem roja şerî were serokê Ukrayna yek daxwaza sereke ji Amerîka û Rojava endamên NATO heye. Girtina esmanê welatê wî li pêş firokên cengiyên Rûsya. NATO bi eşkereyî dibêje pêngavek wesa dê bibe sedemê şerekî cîhanî lê ew xwe ji berpirsyariya parastina Ukrayna la nadin. NATO has a responsibility. Berpirsyariya NATO'ya ku pêşî li mezimbûna wî şerê bigire. Ev dibibe sedema pirtir êş, mirin û wêraniyê. Ew şerê Serok Putin e. Divêt ew wî şerê rawastîne. Hêzên xwe paş ve bikişîne û bi niyazek paqij rêka dîplomasiyê bide pêşxwe. Berfirehkirina NATO beref Rojava ku Ukrayna hevsûnûra Rûsya vegiritin biyanoya Serokê Rûsî Vladimir Putin bû ji bo destpêkirina şerê dagirkirina vî welatî berî bibe endam. Endamên serekê NATO jî xwe berpirsyar dibînin li hember şer û encaman. Em hemî Ewropî ne û erkê me ye ku em alîkariya hem welatiyên xwe yên Ukraynî bikin, heta ku xwe li hember vê dijminkariyê biparêzin û hem jî bi encamên tundiya bi serwan da dibare serederiyê bikin.
ئۆکرانیên ئێش و دەردەسەری و وێرانی و مرنێ ji destê leşkerê Rûsî dibînin dibêjne Rojava ev şerê di welatê wan de qonaxa herî giring a aştî û ewlehiya Ewropa û Amerîkaya. ئەم tenê berjewendiyên wan kesan dibînin ên ku di nav şerê de pereyan qezanc dikin. Helbet ev şerran ne tenê ê Ukraynayê ye. Ev nakokiya di navbera Rûsya û Amerîka de ye. Lê gotina herî zelal bi dengê bilind û vebir li ser vê mijarê ji zarê rawêşkarê Almanya derket. Divê tiştek bi eşkereyî û bi zelalî bêgotin. NATO bi hêza leşkerî nakeve vî şerî. Diyara rayadarên leşkerê Okranî niha di germegerma vî şerî de tê digehin biryara ku NATO rastexwe nekeve şerî li hember Rûsya di erdê Okrayna de biryara konkrîtî û yekgirtiya endama ye. Lewan hîviya wan ji NATO bi rengekî diye. These are of course modern air defense systems which have to be in place. Bêguman çend sistemên berevaniya asmanî hene ku divê li cih bin û niha em hinekan ji wan werdigirin lê ez bawer dikim ku em ê hewcedarê bêtir alîkariyê bin da ku em karibin asmanê xwe biparêzin. Her wiha da ku em karibin li hember keştiyên avî şer bikin hinek çek û cebelxane jî pêwîstin. Lê gelo piştî ku Joe Biden serokê Emerîkî Vladimir Putin serokê Rûsî bi tawanbarê şerî bi nav kirî divê ew gotin çawa bê wergerandin di berokên vî şerê metrasîdar de. Renga bersif encama civîna rayadarên sîh welatên endamên NATO be li çend rojên dahatî li Bruxelê. Di demekê de ku serokê Ukraynayê Volodymyr Zelenskî daxwaza alîkariyên leşkerî ji Amerîkayê dikir di axaftina xwe ya bo Kongresê de xwendekareka Ukranî li Washingtonê bi baldarî ew dişopand û hêviya tiştekî ji bo welatê xwe dikir. Pemnîra dengê Amerîka Caroline Prisuti bi wê xwendekara 16 salî re li axaftinê temaşe kir û ev raport amade kir. Simko Ezîz raportê pêşkêş dike. یارینا خۆلت لە دووری 1800 کیلۆمەترەوە لەگەڵ دایکی قسە دەکات. دایکی لە تێرنۆپل لە ڕۆژئاوای ئۆکرانە دەژی و ئێستا لە ژێرزەمینی خۆپاراستن لە بۆردومان گەڕاوەتەوە و سەرگەرمی دروینی ئەم پارچە قوماشانەیە بۆ شاردنەوەی تانکەکانی ئۆکرانی لە ڕووسەکان. یاریناوە بۆ ساڵێکە لە قۆناغی دوانەوەندی لە ئەمریکا وەک خوێندکارێکی ئۆکرانی دەخوێنێت. بەیانی ڕۆژی چوارشەمە یارینە و کریستین دیۆلینی دایکی تەماشای سەرۆکی ئۆکرانی ڤۆلۆدیمیر زێلێنسکییان دەکرد کاتێک لە کیەڤەوە وتاری پێشکەش بە کۆنگرسی ئەمریکا دەکرد. ئایا دامەزراندنی ناوچەیەکی دژەفڕین بەسەر ئۆکرانیادا بۆ ڕزگارکردنی ژیانی خەڵک ئەمە داوایەکی زۆرە؟ لەو دەمەین سەرۆک بایدن ڕۆژی چوارشەمە زیادکردنی یارمەتی لەشکری بۆ ئۆکرانیا ڕاگەیاند بەڕێوەبەرایەتەکەی دەڵێت دامەزراندنی ناوچەیەکی دژەفرین بۆ ئۆکرانیا لەشکری ئەمریکا دەخاتە شەڕێکی ڕاستەوخۆ لەگەڵ رووسیا. پێم وایە کە ئەوان لەو ڕوژاندنی رووسیا زۆر دەترسن هەروەک بۆ چەندان ساڵە ترساون لەو کاتەوەی کە رووسیا گورجستانی داگیر کرد. پێم وانییە هیچ گۆڕانکاری گەورە لە بیرکردنەوەیان ڕوو بدات جا گرنگ نییە کە رووسیا چەند تاوانی ئەنجام دابێت. وێڕای وتارەکەی زێلەنسکی کە ئاشکرایە جەنگ بەردەوامی دەبێت هاوکات هەردوو ئەم خانمانە لە ناخەوە دەقڵێن بە بینینی دیمەنی ئەو لاشانی هاوڵاتیان لەو شارانی سەرۆکی ئۆکرانی خستنیە ڕوو. گرتە ڤیددیۆکان کە هەندێک چرکەساتی تۆمار کردووە کە بۆ من وەک ئۆکرانیەک لە ڕاستیدا دڵتەزێن و ڕوخێنەرن. کریستین دیۆلینی کە بەڕەچەڵک ئۆکرانیا ئامۆزاکانی بەم نزیکانە لە ئۆکرانیا هاوسەرگیریان کردووە و بەم دوایانە ئەندامانی خێزانەکەیان بە ئۆتۆمبیل گەیاندا سەر سنووری پۆلۆنیا و پاشان خۆیان گەڕاونەتەوە بۆ ڕۆژئاوای ئۆکرانیا. لە تەلەفۆنێک بە ئۆنلاین باس لەوە دەکەن کە وێڕای مەترسی ئاکامی پشتیوانیکردن لە وڵاتەکەیان بەڵام ئەوان هەر گەڕاونەتەوە. ئەمە ئەو وەرە ئۆکرانیەیە کە بە درێژایی تەمەنم بیستە بووم و ئەوە مایەی دڵخۆشیە من لە ئیستادا ئەو ورەیە بەکردار دەبینم و وا دەردەکەوێت.
ئەم وورەیە لە زۆرێک لە شارەکانی ئۆکرانیادا بەدی کراوە، بەڵام ئایندە بۆ ئۆکرانیەکان نادیارە و ئێستاش بۆ یارینە ئەوەی خوێندنی دواناوەندی لە ئەمریکا لە مانگی شەشی ئەم ساڵدا کۆتایی دێت ئایندەی نازانرێت بەچی دەگات. نازانم کە ئەگەر بتوانم بگەڕێمەوە بۆ ئۆکرانیا یان نا. ئێران لە ڕۆژێکشەمە 12 موشکی باڵستیکی هاویشتە هەولێر گوایە بوو سەر لانەیەکی سیخڕی زایۆنستی بە پێ ئاژانسی مهر کە لە ئیسرائیل تایمزەوە وەریگرتووە ڕادەگەیەنێت کە ژەنڕاڵی ئەمریکایی کنێت مەکەنزی دەڵێت ئیران فرەتر لە 3000 موشکی باڵستیکی هەیە کە زۆربەیان دەگەنە ئیسرائیل. بەس چما لە جیاتی هەولێر موشک باران دەکات؟ بۆ تاوتێکردنی ئەم بابەتە هێمن سەیدی لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە لەندەنەوە لەگەڵماندایە. کاکی من خۆشاتنەوە بوو بە بەشی کوردی دەنگی ئەمریکا. ئێران بەو جۆرە موشکانە و بەو چەندین ئامانجانەی کە بە ئاسانی دەستی پێدەگات بۆ لە جیاتی هەولێر موشک باران دەکات. لەبەرەوەی کە لە ئاکامەکانی دەترسێ جگە لە ئیسرائیل لە خاکی ئیسرائیل ئێران دەتوانێت لە تورکیە لە ئازەربایجان لە ئیمارات و لە بەحرێنیش هێرش بکاتە سەر بنکەی ئیسرائیلی بە تایبەتی کە لە بەحرین بە ئاشکرا ڕاگەیان، بەڵام نایکە لەبەرەوەی کە دەزانێت بەراوڕووی مەترسێکی زۆر گەورە دەبێتەوە. ئێران لە چەند ساڵی ڕابردوودا زیاتر لە 200 جار ڕەنگە نزیک بە 300 جار لە خاکی سووریە هێریش کراوەتەوە سەر، بەڵام نەیتوانیوە دەست بکاتەوە. لە ڕاستیدا ئەوە کردەوەیەکە کە پێی وایە کۆماری ئیسلامی پێی وایە کە نرخێکی زۆری تێناچێت و باعیز دەبێت کە هەم دڵی لایەنگرانی خۆی ڕاگرێت، حیزبوڵایەکان لە ئێرانی خناپکا کە بەڕحاڵ دشکردەوەیەکی هەبووە، هەمەوەی کە کەمتر احتمالی هەیە بەراوڕووی دشکردەوەی ئیسرائیل بێتەوە. کاکێ من ئەگەر بێت توولانەیەکی سێخۆڕیش لەو هەرێمەدا بێت، دیارە هەرێم ئەوە نزیکەی 30 ساڵە کارایە و ئەم کارش دیارە کاری ئەمڕۆ نییە، بەس بۆ لەم کاتەدا ئیران ئەم مۆشەکاوەشتنەی هەڵبژارد. نزیک بە ساڵێکە کە ئێران باسی بوونی و بنکێ لە باشووری کوردستان دەکا و هەر بەو دەلیلە ئەگەر تەنانەت بنکەیەکی سیخۆریش بوو بێت لانێکم لە پارەوە کە ئاشکرابووی تر بنکەی سیخۆری حساب ناکرێت. بەڵام هەلومەرجەکەی کە بۆ ئێستای هەڵبژاردەوە یەکەمەوەی کە ئەرزم کردن هێرشەکانی ئیسرائیل لە خاکی سووریە تەنانەت لە ناو خاکی ئێران کە مانگی پێشووی ماشان بووی گەیشتۆتە لووتکە بێ هەڵوێستی و ئەوەی کە نەیتوانێ و دشکردەوەی هەبێت زۆر ناڕزایەتی ساز کردو لە ناو لایەنگرانی خامنەییدا. هەر چەند ڕۆژ لەمەوبەر بوو کە لە سووریەش دوو سەرهەنگی سوپای پاسەرانی کوشت. بۆیە کۆماری ئیسلامی هەڵت لە زەنگەی مزاکراتی ڤێنشدایە دەیهەوێ بڵێ من ئەو ئابزارەشم ئەو ئەمرازەشم بەدەستەوەیە بۆی ئەم کاتەی هەڵبژار کە هەموو وەڵامی بیڕای گشتی نەک خەڵکانی ئێران بەڵکو لایەنگرانی خۆی بداتەوە و هەمەوەی کە سیگناڵێک بنێرێت بۆ وڵاتانی جیهانی. کاکی من بێگومان چاوکەوتۆ بە تووڕە کۆمەڵایەتەکان کە هاوڵاتیانێکی زۆر ڕەخنە و گازندەیان هەیە لە دەسەڵاتدارانی هەرێم و کەسانەی کە بێزاریان دەربڕیوە دەڵێن خۆ لە دەیان ساڵی ڕابردوودا چی ئیران وە یاخۆ تورکیا بە جۆرە هاچەک هەرێمەکان تۆباران کردووە بۆ تا ئێستا بێدەنگ بوون ئێستا کە نەکردبەوەوە دەنگی بێزاریان دەربڕیوە بەڵکو کازمیش خۆی گەیاندوێتە هەولێر. ڕاستەکەی ساحی سیاسی عێراق بەگشتی بە زیانی ئێران سوڕاوە، واتای لە 2019ەوە کە ڕاپەڕینێکی جەماوەری دەستی پێکرد سەرۆگۆزیرانیان لابر عادل عەبدولمەهدیان لابرد، دواتر لە شارەکانی نەجەف و بەزرە و بەغدا بەدژی سەفارەتخانە و کۆنسوڵخانەکانی کۆماری ئیسلامی خۆ پێشاندان کرا تەنانەت ئاگران تێبەردا. لەو کاتەوە تا ئێستا فەزای سیاسی عێراق بە دژی کۆماری ئیسلامی گۆڕاوە. هەڵبژاردننی مانگی ئۆکتۆبری ڕابردووش کە شکستێکی زۆر گەورە بوو بۆ ملیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامیە و فەزاین کۆماری ئیسلامی ناخۆشتریش کردووە و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئێستا بۆ یەکەم جار لە 2023 بەولاوە احتمالی وەی هەیە دەسەڵاتێک لە پارلمان و لە ئەنجومەن وەزیراندا بمەزرێت کە زۆرینەی شیعە نەبێت، واتە یەک گروپی شیعە مقتدا سەدر لەگەڵ گروپی کوردی لەگەڵ گروپی عەرەبی یەک بگرن و زۆرینەیەکدا مەزرێنن. هەمووی ئەوانە نیشان دەدا کە هەلومەرجی سیاسی بە دژی
کۆماری ئیسلامی گۆڕاوە بۆیە من پێم وایە هەم حکوومەتی هەرێم هەم بەغدا دەنگێکی بەرزتریان دەبێت زایدن ئەمریکاش پشتگیری ئەو هەڵوێستەی بەغدا و هەولێری کردووە. کاکی من مەزانین ئیران هەم لە بەغدا باڵوێزخانە هەیە و هەم لە هەریم دوو کۆنسڵخانە هەیە و پەیوەندی دیبلۆماسی هەیە نەکرا کێشەکانی لەگەڵ هەریەمدا لە ڕێگای دیبلۆماسیەوە چارەسەر بکات؟ نابەڕاستی چون بەڕحاڵ حکوومەتی هەرێم نەبووتە شوێنێکی سەر بە کۆماری ئیسلامی بە تەواوی چاوەڕوانی کۆماری ئیسلامی لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوە بوو کە بێتە چۆلگەیەک بۆوی بێتە شوێنێک کە بە کەیف خۆی ڕمبازێنێ بکات سیاست دابڕێژێ ئابوورەکەی بەدەستەوە بگرێت بیکاتە بنکەیەکی نیزامی بۆ خۆی چاوەڕوانەکانی کۆماری ئیسلامی لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستان وەدی نهاتووە بۆیە ئێستا بەراوردی ئەو دژواریانە بۆتەوە پلانی هیلالە شیعەکەی سەری نەگرتووە نەیتوانیوە لە ڕێگای عێراقەوە خۆی بە سووریە و بە لوبنان وەسڵ بکە ئاوا بەم شێوەیە ڕێگای غێری دیپلۆماسی گرتوۆتە بەر و ئەوەش بڵێن ئێستا هەرێمی کوردستان دیپلۆماسیەکانی فقط ئێران نیە لەگەڵ تورکیا و لەگەڵ وڵاتانی عەرەبیش پەیوەندی گەرمی بە کورتی تا چەند ئەوەی کە ئێستاکە لە هەرێم دەگزێرێ بەوەی کە لە ئۆکرانیا دەگزێری پەیوەندی هەیە ڕەنگە پەیوەندی هەبێت بەڵام هەر جورەی کە پرۆژەکەی ئوکراینە بەباشی نەچۆتە سەر بۆ پوتین بە بڕوای من پرۆژەی کۆماری ئیسلامیش بۆ خامنەی بەباشی ناسێتە پێش و ناتوانێت بەم شێوە کە مەبەستێتی هەرێمی کوردستان بخاتە ژێڕکەیفی خۆی و ئەو هەلومەرجەی کە هەی بوو پێشتر لە عێراق لەسەر بەدەستی بێنێتەوە. هێمنە سەیدی لێکۆڵەرە و چاودێری کاروباری ڕامیاری کە ڕاستەخۆ لە ڕێگای سکایپ و لە لەندەن لەگەڵماندا بوو زۆر زۆر سپاس. سپاس بۆیەوەش. یانزە ساڵ بەسەر تەنگەژەی ناوخۆی سووریا دەتێتە بەڕێت شەڕی ناوخۆ لە سووریا بارودۆخی ئابووری و کۆمەڵایەتی وێران کردووە. کوردەکان سووریا لەو باوەڕەدا نین بەم زوانە چارەسەریەک لە سووریادا بدۆزرێتەوە. 11 سال لەسەر کریزا ناوخۆیی لە سووریێ دەرباست بن. داخوازن ئازادیە و هێڤیا چارەسەریە ڤەگوهەریە شەڕێکی ناوخۆیی پشتی 11 ساڵان گەلۆ کۆڵانە کوردین سووریێ چاوە لە ڕەوشا سووریێ دنەرە. نیشتەجێهێ باژارێ قامشلۆ دیار دکن گۆ پشتی 11 ساڵان هشەر ئالوزی لە سووریێ کورتور بوون ژبەر گۆ شەڕێ هەیی سینۆری سووری دەرباز کریە. وڵاتیە بناوێ ئەدریس بادینی دەبێژە لەسەر ئاستا باکوڕ و ژلاتی سووری هەفت هێز هەنە ژبەر vêyekê wê naxokî hebin û egerên derketina şer ji yê çareseriyê bilindtir e. خودی روشا سوری جبر کس نمازانه دولت ذات نفس آوان نزانه سر مستوى منابن 107 کیلومتر سر مستوى 6 کیلومتر دیر که بگر حیات سر کانیر در که تقارب کیمانی 6-7 دولت دیدن امریکی روس چتن ترکن نظام سوری هین من اداره الویدکینه حیانا جی براسی یعنی تشتک نهاتی خیانه کریم ام هندره في منطقه ده ام دخوازن انه وضع بيتر خوش ببه لاليه كيدن كردن سوريه نباورنگو روشا سوري آرام ببه و چارەسەریya سیاسی پێک وەرە ئەندامی کۆمیتا ڕێڤەبر ئاشەپێلا جوانین کورد لە سووریێ عەبدولوەهاب خەلیل دەبێژە ڕەوشە عێراقێ بربچاوە هەمان ڕەوش لە سووریە بەرژەوەندیە ناودەولەتی و هەرێمی لە سووریێدا هەنە لەورا نەپێکانە سووری vegere وەکە بەریا 2011 سكريكا سوري براسي بقشتي باور بك يعني او رنجي انا بيجن عراقي تشاوا وك نموذجكي باشش ملتي كردره بتشاوا فدرالي كاتا فاكرين بتشاوا تقسيمات تشيبون براسي اما ام دبيجن سوري نما فدغري بري 2011 سوري جرك سوري ديمقراطي افابه سوري لا مركزي افابه ما في حد انساني تدبي خويا كره لا ريكيدن روشا ابوري جواكيل سرانسري هرمن وي ولاتي تيك بريه و زیان مروی مزن انجام دانه. کامیران علی میناکا کریا خانیان لقام شلوتین زمان. تداعياته وتعداقل يعني قال لك مظل مهاتن فنابر مثلا حلبة شامي في منطقة قش هاتم سرمدة حمتش الجمع بوهاكر يعني بكبري كريا خانيا الجمع بينجي حزار بو إيرو بو $100 إيرو تلقام شو قشي دقارة
تخانیکی تنابینه لالiyekî din şîniyên bajarê Qamişlo pirsgirêka Sûriyê bi giştî bi rewşa Kurdan ve girê didin bo çareserkirina doza Kurdên li Sûriyê bi çara siyasî ya Sûriyê ve girê dayiye û bê wê ti çareserî li Sûriyê nepêkan be. Welatiyê bi navê Rêzan Mihemed diyar dike got heya doza Kurdên Sûriyê neyê çareserkirin اشتي سوريا بيكناي بالاساس قرار دولتها سوريا قرار بشار الاسد ندسي ويدغي جبر بي كيجي تشارسري دسي دولتي غير دغي مصالح دولتها جبر بي كيجي تشارسري نابه عاد واجي كما تشارسري نابل بيدكي اگر كرد ضد سوريا ده نشاركين شو تجاريجي دراهم ده تجاريجي سوري تشارسري جرشي نابه جبر كما كرد جزء اكن جي وقت بيجي جنسيجي سورينه تبي نزمبونا رجايا استا شرو بفشونان پشتی 11 سالان لهین پروژه چارەسەریya سیاسی پێش نەکەتیە زانا عمر دەنگی ئەمریکا قامشلو نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا دەمەکێدا کو شەڕی رووسیا لە دژی ئوکراینایە دەرباسی هەفتەیە سێم دەبە وڵاتی قەتەرێ بەردەوامە دە ئامادەکاریên خۆیên قەهرەمانیە جیهانیە فوتبۆلێدا فیفاê beşdarbûna Rûsya ya qehremaniya cîhaniya li Qeterê û hin pêşbirkên din qedexe kir û ala Rûsyayê ji nav alên beşdarbûyên vê qehremaniyê rakir. Derxistina Rûsyayê ji qehremaniya cîhaniya futbolê dibe dozeke lezgîn ya dadgeha navnetewiya sporê û di demekê de ye ku Rûsya daxwaza pêdaçûnê di vê biryarî de dike ya rîzanên Polandayê hişdariya boykotkerina qehremaniyê didin. کەشوبای واشنگتن لە گۆڕانێکی سێردایە بەری چەند ڕۆژ گەیشتە هێشتا پاشتان هاتە خۆرە بووە هەفتە دیسان بەفرباری و ئەمڕۆژ تمۆمشێک هەیە کە ئێمە لە پەنجەرەوە نەکارین کانگرس ببینین تا من هاتمە خواری نیڤەی دیار نەبوو ئێستاکە دیارە مژی ئەو زەحمەتیە کێشان دەمێ ئەژمال بۆ من ئاژۆت و ئەز هاتم برێدا گەلک مژ هەبوو بەڕاستی هەنێکی مژێکی سەیرە هەمان دەم دەژی باڵکێشە. بنەرن هێژال ڤر ئەم دگیهن داویە بەرنامەیە کورد کۆنێکشنە ئیرۆ تا جارێکە دن سڵاوێن هەفکارێ من حەیدەر کەریم و فەرهاد فەلاح ژێ کۆنترۆلێ و یەن جانی دیلان و من ساڵح دەمی جەرجبەوە هەر شاد و بەختەوەر بن. ببینە خۆش.